سەبارەت بە ڕێکارەکانی گەیاندنی سەبەتەی خۆراک بە هاوڵاتیان گفتوگۆ لەگەڵ بەڕێز لوما هاشم ئەلموسەوی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای گشتی بازرگانی خۆراک دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. خاتو لوما سڵاوت لێبێت، جۆری ئەو خۆراکەی کە دابەشی سەر هاوڵاتیانی دەکەن چی دەبێت؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. أو مادانك دقين هاوڵاتیانی کوردستان تەواوی مادە خۆراکیەکان دەگرێتەوە کە لە بۆ پارێزگەکانی عێراق دیاری کراوە، ئەوانیش لە ئارد و بابەتەکانی دیکە دەگرێتەوە لە شەکر و برنج و زەیت و ئاوی تەماتە و هەروەها بە قولیاتەکانیش دەگرێتەوە. باشە لە ماوەکانی ڕابردوودا زۆر جار لەنێو خەڵکدا قسە و باس لەسەرەوە دەکرێت کە کواڵێتی جۆری ئەو خواردنانە هەندێکیان لە هەندێک مانگدا دەگوترا کە باش نییە یاخود مام ناوەندە چ ڕێکارێک گیراوەتە بەر سەبارەت بە کواڵەتی خۆراکەکان کە دابەش دەکرێت. ئەو مادەیانەی کە بۆ سەبەتەی خۆراک بۆ پارێزگەکانی هەرێمی کوردستان دابینکراوە هەمان ئەو مادانن کە بۆ پارێزگەکانی دیکە دابین دەکرێت و بە کوالیتیکی بەرزدان، چونکە هەموو ئەو مادانە بە فلتەری پشکنیندا تێدەپەڕن لەلایەن کادرەکانی وەزارەتی بازرگانیەوە، بەڵام بە ڕاشکاوان ئەگەر بڵێن ئێمە لە هەندێک لە پارێزگەکان بینیمان ساڵێکی تەواو بەسەردا تێپەڕی بوو، ئەوجا گەیشت سەبەتە خۆراک گەیشت بۆ هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بەر لە گەیشتنی بۆ هەرێمی کوردستان لەوانەیە ڕوبەڕووی لە ناوچوون ببێتەوە یاخۆت کاریگەری کەشوهەوای لەسەربی سەرما و گەرمای لەسەربی. باشە ینی باس لەوەکرا کە کۆمەڵە گرفتەیە لە جۆر و شێوازی ئەو خواردانەی کە جیاوازە لەگەڵەوەی هەرێمی کوردستان، ینی بڕیاردرا بوو کە ئەم ڕێکار گیراوەتە بەرەو و گرفتانە چارەسەرکراون. گرفتەکان چی بوون؟ چۆن چارەسەرکران؟ هیچ مادەیەک یاخۆت هیچ سکاڵەیەک لەلایەن هەرێمی کوردستانەوە لەلایەن هیچ شوێنێکی دیکەوە تۆمار نەکراوە لەبارەی کوالیتی مادە خۆراکیەکان. بەر لە کەمێکیش ئێمە باسی ئەومان کردووە کە هەموو مادە خۆراکیەکان بە پەیوەرە نێودەوڵاتیەکان دەگەنە ناو عێراق. ئێستا واتە دەبین ئاوی تەماتە لە جۆری ئاڵتۆنسایە، برنجەکە تایلەندیە و شەکر و ئەوانەش هەمویان پشکنیان بۆ کراوە. من نازانم لای ئێمە هیچ شتێکی لەو جۆرە تۆمار نەکراوە. هەرێمی کوردستان تا ئێستا بە ڕاشکاوانە هیچ سکاڵایەکی لەو بارەوە تۆمار نەکردووە لای ئێمە. باشە لە هەر هەبوونی هەر حاڵەتێکی گلەیی کەم و کوڕیەک یاخود لە جۆری کواڵێتی ینی ئێوە چۆن ئاگادار بکرێنەوە، ینی خەڵک چۆن لایەنە پەیوەنددارەکان ئاگادار بکەنەوە لەوەی کە ئەم بەشە خۆراکەی کە لەلای ئەو وەکیلێ یاخود لە هەر شوێنێک کە وەری دەگرێت گرفتی هەبێت چی بکات لەو حاڵەتەدا هاوڵاتی؟ وەزارەتی بازرگانی هەمیشە لە هەرێمی کوردستانیش ئەوانیش بەشی چاودێریان هەن، ئێمەش وەکو وەزارەتی بازرگانی عێراق ئێمەش بەشی چاودێریمان هەیە و بە دوواداچوون بۆ هەموو مادەکانی سەبەتەی خۆراک دەکەین بە شێوەیەکی بەردەوام. ئێمە چەندین سەردانیشمان پێشتر هەبووە بۆ ئەو مەبەستە و هەندێک کێشە بینیمان بچووک بوون کە وەزارەتی بازرگانی هەرێمدا هەبووە. ئێمە ئاماژەمان پێ کردن لە کۆبوونەوەکانمان لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر ئەوە هەروەها کادرانمان لە وەزارەتی بازرگانی هەروەها کۆمپانیا هاوردەکردنی دانەوێڵە و چەند کێشەیەکی دیکەمان هەبووە لە دروستکردنی ئارد ئەو کێشانەش لە ماوەیەکی نزیکدا چارەسەر دەکرێن. باشە خاتو لوما لە هەرێمی کوردستان پرۆژە بەرهەمهێنانی ئارد هەیە داس، ئێوە چۆن ئەم پرۆژەیە دەبینن؟ بەدڵنیاییەوە بازاڕی عێراقی ئێمە پێویستمان بە هەموو بەرهەمێکی ناوخۆیمان هەیە. ئەو بەرهەمانەی لە هەرێمی کوردستان پێمان دەگەن بەرهەمی زۆر باشن بە کوالیتی باشن، لەوانەیە لە هەندێک بەرهەمدا پێویستمان بە باشکردنی کوالیتەکەی هەبێت، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان پێمان دەگات زۆر باشە و
کوالیتەکەی زۆر بەرزە. باشە ئەو بڕێی کە ئێستا دیاری کراوە لە ماوەکانی داهاتوودا هیچ زیاد و کەم یاخود گۆڕانکاریتیدا دەکرێت کە وەکو سەبەتەی خۆراک دابەشی سەر هاوڵاتیان دەکرێت. پەنە بەخدا ئێمە چەند پێشنیازێکمان لەو بارەیەوە هەیە پێویستە دانی باڵاتر بڕیار لەسەر بدات ئەو کات ئێمە بۆ هەنگاوی داهاتوو ئیشاڵڵا شتێکی باشمان دەبی بۆ باشە بۆ هەنگاوی داهاتوو پلانی داهاتوتان چییە سەبارەت بە دابشکردنی خۆراک بەسەر هاوڵاتیاندا؟ بەردەوام دەبین لەسەر دابشکردنی سەبەتەی خۆراک بەسەر هاوڵاتیاندا ئەو مادانەی کە لە سەبەتەکەدا هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش تا ئێستا بە شێوەی بە تەواوی سەبەتەی مانگی یەکەم گەیشتووە بۆ هەموو پارێزگاکان و ئێمە هیوادارین کە لەلایەن وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانی شەوە لە چەند ڕۆژی داهاتوودا سەبەتەی دووەم بگات و لەو کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجامماندا کە لە ماوەی پەنە بەخدا دوای دە ڕۆژیتکە بە تەواوی ئەو سەلەی دووەمیش دەگات بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان. باشە ئەو قسە باسە هەیە کە دەڵێن لە ماوەی ساڵێکدا زۆر جاران 12 سەبەتە ناگات کەمتر دەگات بۆ ئەمە و گرفتانەتان چارەسەر کردووە؟ بە هیچ شێوەیەک نەخێر هەموو مادەکان ئێمە ئەمڕۆ لە لقی هەولێر ئامادە بووین هەموو مادەکان لە بۆ پارێزگای هەولێر گەیشتون لە کاتی خۆیاندا گەیشتون و سەبەتەی یەکەم گەیشتووە و سەبەتەی دووەمیش هەموو مادەکانیش تێیدا هەبوونە من نازانمە و زانیاریانە لەکوێ بەدەست گەیشتون بەڵام پلانی ئێمە بۆ ئەمڕۆ هەموو پلانەکانمان وەک خۆی جێبەجێ کردووە تا ئێستا لە سەرجەم پارێزگاکان لە هەمان کاتی خۆیدا بەڵام بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی لە هەندێک لە هەرێمی کوردستان بووە هۆی ئەوەی کە لە کاتی خۆیدا دابش نەکرێن ئێمەش نامانەوێت زۆر دەستوەردان بکەین لە کاروباری ئەوان هەر مادەیەکیش لە پارێزگەکانی دیکەی عێراقدا بەش کرابێت لە هەرێمی کوردستانیش لە کاتی خۆی دەگەیشتوتە شوێنی خۆی بۆیە من ئەم بابەتە ڕەت دەکەمەوە هەر کەسێکیش ئەسکاڵایەکی ڕاستە و خۆی هەبێ ئەتوانیت گلەی خۆی لە وەزارەتی بازرگانی تۆمار بکات تەنانەت دەتوانین ژمارەی تەلەفۆنی بەڕێز جەنابی وەزیریشیان پێ بدەین بەڵام هەندێک کێشەی تەکنیکی لە هەرێمی کوردستان هەبوون ئەوانیش بەڵێنیان بە ئێمە داوا کە چارەسەر دەکرێن و ئێمە هیوادارین کە ئیدارەی هەرێمی کوردستان هاوکار بێت لەگەڵ وەزارەتی بازرگانی بۆ ئەوەی هەموو ڕێکارەکان هەموو کارەکان لە کاتی خۆیدا بکرێت واتە هەندێک ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەشمان هەبووە و هیوای خێرمان لە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانیش هەیە بۆ جێبەجێکردنی هەموو ڕێکارەکان. بەڵێ خاتو لوما هاشم ئەلموسەوی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای گشتی بازرگانی خۆراک لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی خاتو لوما.